دووبارە سوپاس بووە و هەموو تێبینیانە بسیار و سەرنج و بیرۆڕاتان. ئێستا دەرفەت دەدەین بە بەڕێز وەزیری پەروەردە بۆەوەی وەڵامی هەندێک لەو پرسیارانە و بیرۆڕا و تێبینیەکانی ئێوە بیدەت. هەلبەت دەکرێتن هەندێک لەو پرسیارانە دواتر بنووسین بۆەوەی بنێریتن لە ماوەی 15 ڕۆژ بە فەرموو. بەڕێز سەرۆک و ئەندامانی پەرلەمان، زۆر پێخۆشحاڵ بووین کە ئەو هەموو پرسیار و پێشنیار و سەرنج و تێبینیانە ئاراستی ئێمە کرا. طبیعی پرسیارەکان گەلە زۆرن، یعنی لەوانەیە خۆی لە 400 پرسیار زیاتر ببینی، 400 پرسیار و پێشنیار. لێ وەکو بەڕێز کاک جعفەر باسی کرد، بەڵێنتان پێ دەدەین کە لە ماوەی زۆر کورت هەموو سەرنج و تێبینی و پێشنیارەکانتان وەڵام بدەینەوە. هەرچەندە ئەگەر لە راپۆرتەکەی وەزارەتی پەروەردە وردبینەوە لە 14 خاڵدا تەواوی کێشەکانی وەزارەتی پەروەردەمان بە سەراحەت باس کردبوو و پێشنیارمان لە بۆ جێبەجێکردنیان. بەڕێزان باسییان کرد ئایا کات دانەنراوە، بۆ کات دانەنراوە بە چه ئالەتێک. بێگومان ئەوە مەبەستمان لەو 4 ساڵەی یان لەو 3 ساڵەی تەمەنی خۆمان بوو لە وەزارەتە لە خلالی 3 ساڵ پێشی کۆتایی ئەو 3 ساڵە، یعنی 4ەم ساڵی کابینەکە دێنەوە خزمەتان دەڵێن لەو بەرنامەی کە باسمان کردبوو لە هەر تەوەرەك ئەوەندە لە سەتی جێبەجێکراوە، ئەوەندە هەنگاوەمان هاویشتووە. چکە هەندێک لەو تەوەرانە لەوانەیە پێویستی بە 10 ساڵ بی، جگەلەوەی لە کات پێویستی بە ئیمکانیەتی دارایی هەیە، پێویستی بە پەرلەمان هەیە، پێویستی بە ڕاگەیاندن هەیە، پێویستی بە وەزارەتەکانی تر هەیە. بەنسبەت دهۆک لە یەکەمەوە دەست پێ دەکەم. تەبیعی خۆزگەم ئامینەخانیش لێرە با، چکە ئەو وابزانام یەکەم کەس بوو لەسەر دهۆک باسی کرد. ئەمن بەخۆم شخصی و هەموو وەزارەتی پەروەردەش خۆمان بە خەمخۆر و دڵسۆزی دهۆک دەزانین و واجبی قانونیمانە، واجبی ئەخلاقیمانە کە خەمی هەموو منداڵێکی کوردستانمان بی. ئەو وەزعی ئەوڕۆ بەسەر دهۆک هاتیە بەڕاستی زۆر ئازارمان دەدا و کە ئاوارەکانی سنجار هاتن بەڕاستی ئەوەل جار مەنعمان کرد کە بێنە قوتابخانەکان، بەڵام دوای لە دەستمان دەرچوو هاتن. پرسیارەکە ئەوە بوو ڕوحیوان یان مەدرسەکان کە هاتیشن لە ئەوەل ڕۆژەوە ئێمە هەوڵی جددی خۆماندا بۆ ئەوی قوتابخانەکانمان چۆل بکرێ. بەڵام هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەزانن دابینکردنی شوێن بۆ ئاوارەکان ئیشی وەزارەتی پەروەردە نییە. ئێمە بانگەوازمان کرد بۆ هەموو دنیا لە مانجی 8ەوە کە ئەگەر بۆ مانجی 9 ئەو بابەتە چارەسەر نەکرێ زۆر ئاسەواری سلبی دەبی. و بە دڵنیاییەوە دەرێن بەڕێز سەرۆکی حکوومەت و برادرانی تر زۆر هەوڵیاندا، بەڵام ئەو کارەساتە لە ئیمکانیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر بەدوور بوو. ئەوەی کە برادران تەوجیهی ئێمەیان کرد دەڵێن بۆ لە شارەکانی تری کوردستان خوێندن ڕانەوەستا. پرسیارەکە ئەوەیە ئایا هەموو کوردستانمان تووشی ئەوە کردبا کە منداڵ نەخوێنێ؟ ئایا ئەگەر بڕیارماندا بە مانگە خوێندن دوا بکەوێت لە کوردستان چی لە مەسەلەکە دەگۆڕی؟ ئەگەر وەزعی دهۆک بە 2 مانگ مانزانی با چارەسەر دەکرێ، بێگومان 2 مانگ خوێندنمان لە هەموو کوردستان تەخیر دەکرد، هەرچەندە سلبیاتی زۆر زیاتر دەبوو. ئێمە 1,700,000 قوتابیمان هەیە، 240,000 دابڕاوە. کەواتە یعنی ئەگەر تەماشای ڕێژەکەکەی 7,000 قوتابخانەمان هەیە، نزیکەی 400 قوتابخانە ئاوارەی تیادایە. ئێمە لە سنووری دهۆک زیاتر لە 8-9 قەزامان هەیە، تقریبا 3-4 قەزا ئەو مشکلەی هەیە. بۆیە بەردەوامی خوێندن زۆر ئیسیفادەی زیاترە لەوەی کە هەدەفی تیرۆرستانیش ئەوە بوو کە کوردستان تاریک بکەن. بەداخستنی دەوامی قوتابخانەکان لە کوردستان تحقیقی هەدەفی تیرۆرستانمان دەکرد کە چرای زانست بکوژێتەوە، کە ئەوەش وا بزانم ئەو منداڵانەی دهۆکیش قبولی ناکەن کە ئێستا لە خوێندندا بڕاون. پلانی ئێمە چییە؟ کە کەمپەکان دروست دەکرێ، یەکسەر دەست بە نۆژەنکردنەوە دەکەین و پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە.
بنسبت امتحانات لجنه امتحانات دەچێتە دهۆک چ پێویست بی لە بۆ خزمەتی منداڵانی دهۆک ئێمە بڕیاری لێ دەدەین و تەڕەدودی لێ ناکەین. ئەگەر تا مانجی یەک نەتوانرا کۆرسی وەرزی یەکەم تەواو بکرێ وەرزی دووەمیان بۆ بە دوو کۆرس حساب دەکەین و چەند نیزامەشتر هەیە وەکو تەحمیل یان تەڵەبە لەگەرە خۆی بباتە ساڵی دواتر ینی مەجموعەک ڕێوشوێن هەیە ئەگەر تا مانجی یەک بەڵام دڵنیام کە لە بدایەتی مانجی 12 خوێندن دەست پێ دەکات. باسی تەقویم کرا چۆن تەقویم دادەندرێ بەڵام وەزعیش ئەو هەیە لە سێ چوار قەزای دهۆک ئەتوو کە قاعدە عامە ئیشی خۆت دەکەی تەختیتی خۆت دادنی پلانی خۆت دادنی لە بۆ هەموو هەرێم ئیستیسناءن ئەو شوێنەی کە مەشاکلی هەیە دوای ئەوە بڕیاری بە ئیستیسنا لە بۆ دەدەی بەڵام ناکرێت تەقویم دانەنەی ئەگەر لە شوێنێک مشکلات هەبوو. دیسان دەڵێمەوە ئەوەی ڕوویدایە لە خارجی ئێرادەی ئێمەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە خارجی ئێرادەی ئێمەشە وەکو وەزارەتی پەروەردە لە خۆمان بە پارێزەر و داکۆچیکەری هەموو قوتابیانی کوردستان و بە تایبەتی ئەو منداڵانی ئێستا لە دهۆک مەحروم بووینە دەزانین. بەڕێزان باسی ژێرخان کرا بە شێوەیەکی گشتی ئێمەش وەکو وەزارەتی پەروەردە حەز دەکەین هەموو قوتابخانەکانمان 5 نزمەیی بن. ئێمەش حەز دەکەین هەموو هۆیەکانی فێرکردن دابین بکرێ. ئێمەش حەز دەکەین هیچ جوان باشترین ژینگە لە بۆ منداڵی کوردستان دابین بکەین بەڵام ئەوە حەزە واقع شتەشترا. بەڕێستان فعلەن باسی 22 ساڵی مشکلەی پەروەردەتان کرد زۆر سپاس بەڵام بەڕێستان دەزانن ئێمە وەکو خزمەتکاری ئەو میلەتە 3 مانگە دەست بەکار بووینە و ئەو 3 مانگە تقریبان 20 ڕۆژی عوتڵە بوو و ئەو 3 مانگە بە کاملی هەمووی مەشاکل بوو و بەڵێنتان پێدەدەین ئەوەی کە پێمان بکرێ لە خزمەتی ئەو وەزە هیچ هەدەفەکمان نییە لە غەیری ئەوەی کە پەروەردە بگەینە قۆناغەشی باشتر بەڵام بەو مانایە نییە پەروەردە لە هەرێمی کوردستان کاولە سفرە. باشترین کادیری حکومی لە وەزارەتی پەروەردە هەیە. ئاستی خوێندنی هەرێمی کوردستان لەسەرەوەی مامناوەندیە نارێم 90 لە 80 لە 100 بەڵام تموحمان ئەوەیە کە ئێمە زۆر بەرەو باشتری بکەین. ئەگەر لە شوێنێک خەلەلێکتان دیت ڕەجاتان لێ دەکەم تەعمیمی مەکەن لەسەر هەموو وەزارەتی لەسەر هەموو پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان. پێرێ لە ناو هەولێر لە گەڕەکی شەعبی سەردانی خوێندنگایەکم کرد لە پاک و خاوێنی منتیقە دەوڵەمەندەکانیش نەبوو مەکتەبی نمونەیەش نەبووە مەکتەبێکی زۆر خاوێن مامۆستای زۆر دڵسۆز پۆلی یەک کە مانگ و نیوە کە دەوامیان کردووە ئەگەر بە سافی حسابکەی گوتم چێ دەزانی ناوی خۆی بنووسی 80 کەس لەو منداڵانە 80 لە 100 دەستی خۆی بڵند کرد وتیان ئێمە دەزانین ناوی خۆمان دەنووسین و هەندێکیان هاتن ناوی خۆیان نووسی. باسی هەندێک مەسائلی پەروەردەیی کرا بە تایبەتی کاکتۆر شێرکۆ سپاسی دەکەم تەبیعی وەزارەتی پەروەردە فەلسەفەی هەیە لە 93 ئەو وەزارەتە دامەزرایە ئەگەر فەلسەفە و ڕوئیای نەبی ئەی وەزارەتی پەروەردە چی کردێ چەند ساڵە. فەلسەفەی ئێمە وەکو وەزارەتی پەروەردە چەقی تەوەری سەرەکی ئێمە خزمەتکردنی قوتابیە خزمەتکردنی خوێنکارە ئەوە محوەری ئەساسیمانە. فەلسەفەی ئێمە بریتیە لەوەی کە منداڵی کوردستان خزمەت بکەین بە زانست و معریفە وای لێ بکەین بڕوای بەخۆ هەبێ شخصیەتی لە بۆ دروستبی وای لێ بکەین کە بڕوای بە مافەکانی مرۆڤ و بە تەسامح و بە دیموکراتی و هەستی نیشتیمانی و بڕوای بە خاک و بە نیشتیمانی خۆی هەبێ. ئەوە فەلسەفەی ئێمە لە وەزارەتی پەروەردە. ئەگەر لە قوتابخانەیەک مامۆستایەک ئەدای خۆی جێبەجێ نەکا مەکتەبێک خراپبی معنای ئەوە نییە 7000 قوتابخانە خراپە. ئەوە بۆ پۆلی دەیەمی ئامادەیی جینۆسایدی گەلی کوردستان تعبیر لە هەموو مەئساتی میلەتی کوردستان دەکا و ئێمە خەریکین بە فلیمیش بە دیکۆمنت بۆی باشتر تەفاعول لەگەر عەقڵ و زهنی تەڵەبە بکە لە بۆ هەر ئاستەک لە بۆ هەر بازنەک هەندێک فلیمی دۆکۆمنتاری کورد کە تەڵەبە بتوانی هەزمی بکات دروست بکەین لەسەر تاریخ بنەڕەتی هەرچەندە بە خۆم لا حەزم هەیە نووسرایە مافی مرۆڤ خۆی مافەکانی مرۆڤە ئەوە هەموو چەمکەکانی مافی مرۆڤی تێدایە لە حەقی ژیان لە مافە مەدەنیەکان مافە سیاسیەکان مافە ئابوووریەکان مافە کۆمەڵایەتیەکان مافە ڕۆشنبیریەکان بە پێی ئەو دیکۆمنتە دەولیانەی کە هەیە. ئەوە بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی فێربوون دەربارەی دادوەری
یەکسانی عەدالەت هەموو ئەوە فێربوون دەربارەی بەرپرسیارەتی ئەلمەسئولیە ڕیسپۆنسیبڵیتی ئەکاونتیبڵیتی ئەوە هەمووی لەوەدا هەیە یعنی شت زۆرە بەڵام بزانین چۆن یعنی ئەمە هەزار و زیاتر لە 1000 عنوانی کتابمان هەیە هەر 1000 قسوور عنوان لە خزمەت جەنابتان ئەمە دەنێرین بۆ ئەوەی معلوماتی تەواوتان لەسەر وەزارەتی پەروەردە هەبی طبعی بەڕاستی کەنزێک لە معلوماتمان لەسەر پێشنیار و وەڕێیەکانی جەنابتان وەرگرت دووبارە طبعی زۆر سپاس طبعی دەربارەی مۆزوعی ڕەحلە و پرۆسەی پەروەردە بەردەوامە مستەمر مەشاکلی هەیە مستەمر مەشاکلیشی دەبی و لە هەموو دنیاش مەشاکلی زۆرە بەڵام ئیمکانیەتی دارایی کە بودجە دێتە ئێرە داواتان لێ دەکەم وەزعی وەزارەتی پەروەردە بە نەزەر ئەعتیبار وەربگرن بەڕێزان ئێستا 95% بودجەی ئێمە تەشغیلی و معاشە 5% بودجەی ئیستیسماریە یعنی بەڕاستی ئەو پارە زۆر کەمە ملیۆنێک و 700,000 تەڵەبە بمانەوێ نەمانەوێ مەشاکلیش دەبی کەم و کوڕیش دەبی دەربارەی وەزنی کتاب بەڕێزان لە پەرلەمانی کوردستان زۆر باسییان کرد ئێستا ئەو کتابانەی پۆلی یەکی بنەڕەتی کە هەیە دوو بەشە بەڵام لە ئایندە محاولە دەکەین جگە لەوەش کە لە بیرمان نەچی ناکرێ لە بۆ منداڵی ئیبتیدایی ئەو وەرەقانە دابنین کە زوو دەدڕێت یعنی عادەتەن وەرەقەی تەڵەبەی ئیبتیدایی تۆزە قورسترە بۆ ئەوەی بتوانین محافظەی لەسەر بکە مەشق و ڕاهێنانمان باس کرد لە بەرنامەکانی خۆشمان ئەوە زیاتر تەکیدی لێ دەکەینەوە بەنسبەت بیرکاری مەسەلەن پۆری پێنج وەکو نمونەک باس کرا کە هەموو پرسیارەکان حەل نەکرایە بۆ ئەوەی تەڵەبەش مشکی خۆی بەکاربینی زیاتر بە تایبەتی تەڵەبەی زیرەک بتوانێت ئەو پرسیارانە حەلکە دانانی پرۆگرام هەمووی خۆبەڕا دایدەنێن و پرسی زۆر لایەن دەکرێت و ئێستا ئێمە خەریکی ئەوەین لەمە دووە بۆ دانانی پرۆگرامی خوێندن و لیژنەی پەروەردە و فێرکردنیش بکەینە شەریکی خۆمان لە وەزارەتی پەروەردە بەنسبەت چاپخانە زۆر باسکرا من کە لە وەزارەتی کە لە دەرەوەی وەزارەت بووم عینی ڕئیم هەبوو کە هاتمە ناو وەزارەت متأکد بن لەوەی چاپخانەکانی هەرێمی کوردستان ناتوانن 5% کتابەکانی وەزارەتی پەروەردە چاپ بکەن و ئەو جارە کە تەندەرینگ دەکرێت لیژنەی پەروەردە حەز دەکەین بەشدار بێەوەی بزانی کە چاپخانەکانی خۆمان توانایان چەندە ئێستا ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پێشنیارمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵاش ئێستا بۆردی سیاسەتی استراتیژیەکی سیاسەتی نیشتیمانی بۆ پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان پێک دێ سەرۆک وەزیران جێگری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بەڕێز سەرۆکی لیژنەی پەروەردە فێرکردن لە پەرلەمانی کوردستان و لەوانەیە وەزیری پلاندانان و وەزیری داراییش لەگەڵدابی بەنسبەت وانەی خصوصی و مەلزەمە بێگومان ئەمە ئیشی 100% لەسەر دەکەین بۆ ئەوەی کەمی بکەین ناڵێن بنبڕی بکەین بەنسبەت ئاینەکان و ئاین باس کرا مەدارسی دینی و معاهدی ئیسلامی ئەوانە هەمووی ئینشاءالله مە ئیشی باشی لەسەر دەکەین دابەشکردنی کتاب ئێستا حالیان ڕەغمی ئەو زروفەی کە بەسەر هەرێمی کوردستان هات زروفی قاهرە بەڵام لەگەر ئەوەشدا 95% کتابەکان هاتووە و گەیشتووە مێژووی کوردستان بەڕێزان زۆر گرنگی پێدرایە ئەو کتابەکانی مێژوو دەبایە بیهینم لەگەڵ خۆم بەڵام مێژووی خەڵکی تر بەو نەوعە نەمایە ئەوەی جاران هەبووە بەڵام لەگەر ئەوەشدا پێداچوونەوەی زیاتری پێ دەکەین لەسەر دەکەین مەشقی مامۆستا گرنگترین محوەری ئێمە بوو لە راپۆرتەکەشدا ئەوە بە خەریکین بە سیستەمی دەکەین مەشق بەنسبەت ئێمە بۆ بەرزبوونەوەی کوالیتی خوێندن لە هەموو شتێک گرنگترە
بنسبت مسألة إدارية كان زور باسي داناني مدير ودستي حزب أوان كرا إما دبي واقعي خوماني هرمي كردستان بزاين لچين در گەیشتینە شوێن دەر بێگومان ئەمە ناتوانم بڵێم بە 72 ساعات ئەو مەسەلانە کەم دەبێتەوە ئەمە هەمومان نوێنەری حزبەکانی طبعی هاتینە ئێرە هەمومان باگراوندمان هەیە لە مەسائلەکان بەڵام بەدانانی پێوەر لە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان بەڕێوەبەری پەرودەی قەزاکان بەڕێوەبەری پەیمانگاکان نەک هەر دەستی حزبی علاقاتی ئیجتیماعیش کەم دەبێتەوە لە دانانی ئەو بەڕێوەبەرانە بەڵێنتان پێدەدەین کە ئیش بکەین لە بۆ ئەوەی کە ئەو بابەتانە زۆر کەم ببێتەوە معنای ئەوە نییە بەڕێوەبەرەکانی ئێمە هەمیان خراپن دیسان دەڵێمەوە ئەگەر 7000 ئەگەر 500 300 خراپ بوو معنای ئەوە نییە هەمووی حزبیە و هەمووی خراپە و هەمووی تەداخلاتە ئێمە بە خۆمان تەخویل کراینە کە زەخت لە کەس قبول نەکەین و کەسیش تەداخلاتی ئیشوکاری وەزارەتی پەروەردە نەکا بەڕێزان گەورەترین مشکلەی وەزارەتی پەروەردە واستەیە لێتان ناشارمەوە کەس نییە واستە لە وەزارەتی پەروەردە نەکا لە کوردستان نەکەر حزب هەموو کەسێک تەداخلی وەزارەتی پەروەردە لە بۆ واستە دەکا ئێستا ئەو دو سێ مانگەی ئێمە لەوێن دەرین 5% ئیشەکان بە واستە نەڕۆیە 95% بە حەقی خۆی دەڕوە لە تەنەقولاتی مامۆستا واگە بەڕێستان لە هەر شوێنێک دیتان مامۆستایەک بە واستە نەقل کرا مامۆستایەک لە تەنیشتی واستەی هەیە نەقل نەکرایە زۆر بە سوپاسەوە ئاگادارمان بکەنەوە بە خۆشمان ئاگادارین یعنی خەریکی کە ئالێتەکی تەواو لە بۆ ئەوە دابنین کە تەنەقولاتی مامۆستا چۆن بی لەبەرچ ئەمە باسی بەخۆمان باسی ناتەنزیمی میلاکمان کردبوو مشکلەی ئێمە مامۆستای سەرەتاییمان زۆرە مامۆستای پسپۆڕیمان کەمە لەگەر زانکۆ قسەمان کردووە کە بەشە زانستەکان زیاتر وەربگریتن زانکۆ بۆ ئەوەی ئەوان زیاتر بێنەوە ببنە مامۆستا دەڵێن فلان کەس وەرناگیرێ یان دانامەزرێ فلان دادەمەزرێ مەوزوعەکە لەوەیە وەزارەتی پەروەردە پێویستی بە چێبی ئەوە دادەمەزرێنیتن مثلا ئەگەر ئێمن مامۆستای فیزیان بێ بۆ مامۆستای شەریعەت دابمەزرێنن ئەگەر مامۆستای شەریعەم بێ بۆ مامۆستای مەسەلەن کیمیا دابمەزرێنم دامەزرانەکان لەسەر ئەساسی ئەو پێداویستیانە دەبی و ئیتمئنانتان دەکەم زۆر بە شەفافی و بەڕێک و پێچی دەبی پێشی ئەوەی ئیعلان کەین ناوەکان دەیخەینە بەردەستی لیژنەی پەروەردە و فێرکردن دەڵێن ئەوەندە 1000 کەسە تەقدیمی کردیا پێویستیەکان ئەوەیە فەرمونون حەز دەکەن طبعی لە وێبسایتیش ئیعلان دەکەین هەر کەسێک ملاحەزەی هەبوو پێشی ئەوەی کە قەراری نهایی لێ بدەین بۆ ئەوەی بەڕێستان مطمئن بن کە ئەوە بە شەفافی دەکرێت ئەو تەڵەبانەی گەرمیان کە باستان کرد یعنی ئەمە هەندێک شتێ بە عاتفی تەماشا نەکەینێ پێشتر ئێمە خەڵکماندا دەمەزران لە بە خەڵکەکە کە فەقیر بوو یان ڕازی بکەین لە خۆمان بەڵام ئێستا ئێمە خەڵکەکە دادەمەزرێنین کە چمان پێویستە ئەو بەڕێز و خۆشەویستانەی گەرمیان هاتنە ئێرە 2 ڕۆژ لە پێش ئەنجومەنی وەزیران و پەرلەمان بوون 121 کەسن پێیان دەڵێم کاکە بەپێ ئەو شروطانێکی هەیە داخل دەبن ئەگەر غەدرتان لێکرا یان ئەگەر ناعەدالەتی کرا حەقتان هەبی پرستان پێ دەکەین ئەو جەناوەکانی ئیعلان دەکەین ئێوان دەڵێن ئیلا دەبی ئەو 121 کەسە 30 کەسە بەبێ شروط دابمەزرێ ئەوە کاکتۆر شێرکە و لەوێن دەربن 2 ساعاتی تەواو ئەمن لەگەڵیان دانیشتیمە کاکە بە شروط دەبی با حق دەبی بە عەدالەت دەبی ئەگەر یەک کەس بە ناحەق تەعین بوو کاکە وەرنە سەر تەلەڤیزیۆن بڵێن وەزیری پەروەردە دەبی ئیستیقالە بدات دەڵێن نا ئیلا دەبی ئێمە بەبێ شروط دابمەزرێن ئەوە 3 ڕۆژیشە لێرانەنە ئێ باشە چۆن دەبی ئەگەر وابی پێیانم گوت باشە ئێوە 3 ڕۆژ لێرە بن 2000 کەسی دیدێ هەفتەک لێرە دەبی مادەمەیە پاشی ئەوەی خەڵکەشی دیدێ مانگێک لێرە دەبی یعنی ئەگەر وای لێ هات تەعینات بەو زۆرەبی شکۆی مامۆستا پارێزراوە و پارێزراویش دەبیتن ئەگەر 120,000 مامۆستامان هەبی زۆر ئاساییە مانگانە دووسێ مشکلەش ڕوو بداتن بەڵام 2 حالەت بزانە زۆر جاران تەفسیر دەکرێت مامۆستایەک لە ڕواندز خوا عافیکا کوژرایە لەسەر حادیسەیەک لە ڕۆژنامەی هەولێر نووسرا بوو تەڵەبەک مامۆستای کوشت بەخۆم تەلەفۆنم لەگە سوحفیەکەی کرد باشە تو بە چه حەقێک دەنووسی تەڵەبە مامۆستای کوشت ئەگەر دەلیلت هەیە دەناوەکەمام دێ یەکسەر یعنی لە ئەوە لەحزەی تەحقیق بەخۆم لەگەر تەحقیق و ئاسایش و نازانم چ متابعەم کرد کە لە دەوە بووین هەتا ئاخری
مامۆستایەک لە کانی قرژاڵە تەڵەبەکە لێیدا بوو لەگەر حاکم شۆرتا تەداخولمان کردی هەتا تەڵەبەکە گیرایە جێژنش هەر لە ژۆرێ بوو تەداخولی محکەمەشمان کرد بەس بۆ ئەوەی تەڵەبەکە بە کەفالەتی یعنی مەقسەدم بەنسبەت مامۆستای ئێمە خۆمان بە پارێزەر و دیفاعیکەری مافی مامۆستا و شکۆی مامۆستا دەزانین. بەنسبەت ئیمتیحانات ئەوە مەوزوعێکی مەسیریە لەبەرچێ ئێمە قەرارماندا پۆلی 12 بە هەڵبژاردن بی جارێ ئەوەی باز دەکرێت کە قۆپیە ئاسانە ئەوە هیچ ئەسڵی نییە بۆ نمونە تەجروبەمان هەیە پۆلی نۆی بنەڕەتی دەکا سێم تەوەستەی قەدیم 100% ئیمتیحانی نیشتیمانی هەڵبژاردنە 100% هەڵبژاردنە نسبەی نەجاح لەو 100% قەت لە چل تێناپەڕی 40%. بەڵام لە کۆشەکە پێشتری ئیمتیحانی پێشتری کە 50% لەسەرا لە 80% کەمتر نییە دەماشا بکە دوای ئەوە ڕێزدا دەنرێت لە قاعەکان ABC ABC پرسیاری ئەی لەگەر B فەرقی هەیە لەگەر C فەرقی هەیە دوای هەر پۆلی 12 بەخۆی ئێستا پۆلی 12 ئێستا 50% هەڵبژاردنە بانقی پرسیارمان هەیە دەوڵەمەندتری دەکەین پرسیاری وا دادەنین وا تەسەسولەکان دەگۆڕین ئەوەی پرسیاریشی دانایە نەزانی ئەی ڕاستە یان بی ڕاستە مەجالی بیرکردنەوە باشتر دەبی مەجالی قۆپیە کەمتر دەبی ئەو هەموو پارە و مەسروفاتێک کە ئێستا باسی دەکەین حەقی ئیفادی ئیمتیحان نەدرایە و نازانم چی ساڵانە لە مەوزان 5 میلیارد کەمتر نییە ئەو کاتی ئەو 5 میلیارە یەکسەر دەبتە 500 میلیۆنە وەڵا کەمتریش لەوانەیە ئەو مشکلەی ئەوەی کە باز دەکەن سۆرانی و بادینیش ئێستا ئەو ساڵ پۆلی 12 لە منتیقەی بادینان دەبتە بادینی مامۆستای سلێمانی ناتانی دەفتەری وان تەسیحدا بەوەی هەموو مشکلەکە حل دەبی طبیعی ABCD یان چیان ڕاستە غەڵەتە بەخۆی دەزانی هەڵی دەبژێری هەموو خەڵک دەستە ئیعدادیە ئەمە باسی پیشەییمان کرد بەدانانی پیشەیی وەکو نیزامی ئینسیابی قەدیم دەگەڕێنینەوە هەموو کەس نستە ئیعدادیە بەلایانی کەم 20 تا 30% تەڵەبە بچێتە پیشەیی ڕەبتی دەکەین لەگە بازاڕی کار ئەوەش دیسان پێویستی بە زیاتر لە 500 میلیارد دینار هەیە ئەگەر ئەو 500 میلیارە تەمین بکرێ 4-5 کۆمەلگای پیشەی زۆر گەورە لە کوردستان بە پێی پێداویستی بازاڕی کار بە پرۆگرامێکی مۆدێرن دەتوانین دروست بکەین و نەتیجەکەشی دەبینینەوە ئەوەی ساڵی عەدەم ڕسوب ئەوەی تەحسینی معدل ئەوەی سێ نمرەکە ئەوانە هەمووی ئەمە دراسە دەکەین و خەبەری بەڕێزیشتان دەدەینەوە بەنسبەت ئەهلی زۆر باسکرا بەڕێزان ئەمە لە خزمەت جەنابتان باسی ئەهلیمان کرد گوتمان ئەوە کەم و کوڕیەکانی قوتابخانە و پەیمانگەکانی ئەهلیە 1 2 3 پێشنیاریشمان چیە ئێستا ئێمە لیژنەیەکمان داناوە پێداچوونەوە دەکا ئیجازەشمان ڕاگرتیا کا گۆران ئازاد وابزانم باسی ئەوەی کرد کە هەیە خانی گرتووە تەڵەبەش نازانم ناوی نووسیوە وەری گرتووە بە دەوام چۆن دەبی دەوام بکە ئەگەر هێشتا ئیجازەی وەرنەگربی هەر ئەسڵەنەوە حەقی محاسبەکردنی هەیە بەڵام کۆنگرە تەوەرەکی سەرەکی خوێندنی ئەهلیە پێداچوونەوەی تەواوی لە بۆ دەکەین قانونێک هەیە تەنظیمی خوێندنی ئەهلی لە هەرێمی کوردستان دەکا لەو پەرلەمانە خۆشەویستەی خۆمان دەرچووە بەپێی ئەو قانونە کە تەشجیعی بازاڕی ئازاد دەکا کە تەشجیعی قتاعی خاص دەکا ئیستثمار بکە بەڵام لەسەر ئێمەیە مراقبەی کوالیتی خوێندن و ئەو شروطانە بکەین کە یان ئەو ڕێنمایانە بکەین کە هەیە متأکید بن لەوەی ئێمە پێداچوونەوەی تەواو بە خوێندنی ئەهلی لە هەرێمی کوردستان دەکەین نەزم باسی ئەوە کرا کە ڕۆژانە $40 ڕادەوەستی ئەمە بڕوا ناکەم ڕۆژی $40 بی ساڵانە دەکاتە پارێکی زۆر ینی بەو سعرە خەیاڵیە هەبی زمانی کوردی لە قوتابخانە ئەهلیەکان ئەگەر ناویان لە خۆیان ناوی ئینتەرناشنالیش واجبە دەبی جێبەجێ بکەن ئەمە باسمان کرد ئیشرافمان لەسەر قوتابخانە ئەهلیەکان لاوازە بۆیە ڕامانگرتیا تا بە هەمووی دادەچینەوە بەنسبەت کاک ئاری بوو وابزانم باسی بودجە و ئەوەی وەزارەتی پەروەردەی کرد ئەوەش دوای ئەوە وەڵام دەدەینەوە طبعی ئێمە تەنیا موچەی
وەزارەتی پەروەردە زۆر جاران کە زەخت دەکەین موچەی ئێمە بە پێش بکەوێ وەزیری دارایی دەڵێ 12 وەزارەت موچە دەدەم لەگەر 5-6 مؤسسە دەستا هەمووی ناکاتە 100 میلیارد بەڵام تەنیا وەزارەتی پەروەردە 157 میلیارد دینار موچەی مامۆستا و فەرمانبەریتی بێزگە لە ئەوانی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان ئەمن زۆرم پێخۆش بوو لە خزمەتتان یەک وەڵامی ورد و درشتی پرسیارەکان بدەمەوە بەڵام دیارە کات نەک بە نسبەت ئێمەوە بە نسبەت بەرنامە و ضروریاتی پەرلەمان ڕێگا نادا وەڵامی هەمووتان بدەینەوە بەڵام لە ماوەیەکی زۆر نزیک سیدەکە لە پەرلەمان تەبعی وەردەگرین هەموو پرسیارەکانتان جواب دەدەینەوە زۆر سپاس لە بۆ هەموو پێشنیار و بۆچوونەکانتان زۆر ئیستیفادەمان کرد دڵنیابن لەوەی یەک لە پێشنیارەکانتان لە بۆچوونەکانتان ئیهمال ناکەین گرنگی پێدەدەین ئومێدەوارین ئێوەش لە شوێنی خۆتان بتوانن هاوکاری تەواومان بکەن بۆ ئەوەی پەروەردەی پێشکەوتوو و پەروەردەی باش لە هەرێمی کوردستان کە خزمەتی ئایندەی کۆمەلگای ئێمەی تێدا بێتەکایەوە و زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان زۆر سپاس بێەوەش ئەندامانی پەرلەمانی کوردستان کە لە ماوەی 2 ڕۆژە وتوێژی گەرم و گوڕ و تێر و تەسەلتان کرد لەسەر کێشە و گیر و گرفتەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان